سڵاتان لەبێ لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی جارش کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازە و سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت تا کۆتایی بینەری هەفتانە بن. گەنجێک لەسەر میوە و شووتی وێنەی سەرنجڕاکێش دەکێشێت. سەرتاشێکی خەڵکی شنگار لە کەمپ 7 ساڵە خەریکی کۆکردنەوەی هەموو گوێزانێکی نێو سەرتاشخانەکەیە کە ڕۆژانە بەکاری هێناون. منداڵێکی تەمەن 5 ساڵان هەموو جۆرەکانی مەلەکردن فێر دەبێت و خەونی بوون بە پاڵەوانی جیهانیە. محەممەد سلێمان خەڵکی ڕۆژاوای کوردستانە چەندین ساڵە لە وڵاتانی عەرەبی و ئەوروپی فێری دروستکردنی قاوە دەبێت بەشداری چەندین خۆلی ئەکادمی لەبارەی دروستکردنی قاوەی کردووە توانیوەتی بڕوانامەی بارستا لە بواری قاوە دروستکردن بەدەست پێنێت. ئێستا گەڕاوەتەوە هەرمی کوردستان و لە شاری هەولێر بە خۆڕایی گەنجان فێری دروستکردنی قاوە دەکات. ناوی من محمد سليمان از خلق روجاوا تقريبا هذا بو 22 ساله من لدري سوري ما يعني صالة تقريبا نوتو نهي نهايتها نوتو نهي بدايتها 2000 از دركتم اشوم سعوديه لسعوديه تقريبا 7 ساله مام بكاري باريستاي مكر لسعوديه 7 ساعات بشتي دركتم شوم امارات دبي تقريبا ودي 6 ساله مام لپشتی دبی درکتم چون ایرانه ابجی وکو ورشکی یعنی وکا ایشه ما ملویدی جی کافه جاهز دکرن و خالق فیر دکرن و پشتی ویجی هم درکتن مصری جی عینی شریکه عینی شغلی مبی در سال 2011 به ایشه خو درکتم وکو پیشتر بکبم بهتر بزانم من بری خدا اروپا از درکتم سوئیسرا الویدی جی مام تقریبا 7 ساله سال 2018 وكو سفير قهوه وجبر ثقافة قهوه الولات من او غيرتها مديتي لويدي اتخوازم لويدي جي دروز بناف ملتي مدتشكو تشترج مكان منين امجي جواشي تربن لاستي مبار نذكر يعني براستي او لبا قهوه او قا دنيا بشتي اسكتم تيدا مديد بحره مجينا ما كاريس تركاي بكمو من بردوامي كر حتى ازيرو الكردستان ما ازوي خدمتي بملتي خوجيت كما وكو باريس تا 2003 كم شهاده مرغرتيا لتركيا سالا 1640 یکم قهوه الوید دروز بو قهوه دبرن کسک دوباره دقلاندن وکو چکو او امکانیه زور نبو فهمه وا او بو يعني قهوه قلاندن پشتی قلاندن هيرتن بكردي دوباره جزوه جير چکرن لبين قهوه تركي وقهوه اسبريسو يا ايطالي 240 ساله وكو زانبونا من از وكو شيفكي ما شرقي وغربي هردو ايشي من يعني بابو بابيرو ومجي متابعه كريا من ديت أولاتي قهوة تيدا زور مديت مثقفة وزور ئێمە لە ئاکادیمیەکەماندا توانیتمان لە ماوەی 1 ساڵدا هەلی کار بۆ 200 قوتابی بەردەستە بکەین یعنی توانیتمان 200 قوتابی کاوە بەبێ هەبوونی هیچ زانیاریە بەبێ هەبوونی هیچ ئەزمونێک بۆ توانی لێکوانەدا بێتن ڕاهێنان پێ بکرێتن لە پاش ڕاهێنان بە پێی ئەمریکا لای خۆمان هەیە 125 بوونە خاوەنی کاری خۆیان. نمونەکی کچک وەکو خەڵکی ئیتالیا و خەڵکی سعودیە بۆ تەمەنی وا درێژن بۆ 100 ساڵی و بێترن وەکو سەقافەتە قەهوێ راستی وەکە بەحرەیە تو وەرێ بەگەرێ پاش دەگەلک دە ببینێ
فایدای بۆ ئینسان چاوە سبە هەیە هەلسێ چاوی قهوێ چێتکێ منفعاتی پشتی 20 دقیقە 4 ساعتە طاقەتێ دێ ئینسان ئەو کافیێن لاشێ ئینساندا دەهێلێ ئینسان خمول جێ هەرێ دەهێلێ ئینسان طاقەتە فکری وی زێدەتر بێ دەهێلێ گورچکی وی ینی لەسەر گورچێک لەسەر نەبدا دل gelek faydayê bo insan heye berdewamî bo emrê dirêjî heye yani bi rastî qehwe wekû êsta dermana li demûçaw didin bo ew terehulatê demûçaw herin heger fayda wê neba bi rastî zû de niha qut kirbûn û yani nedihiştin ne seqafetê hebî ne pêş diket ne dibû xwe ekademîn ebeden. لە بواری ئەوەی کەەوە هەر قوتابێکەوە لێ کوواندێتن ترێنینگ وەردەگرێتن لە بواری باریستا توانیتی یان ئیشی بەدەست بکەویتن یانش ئیش خۆی دابنێتن باریستا ئەو کەسێکەوە بتوانیتن لە چێشخانەك یانش لە کافتریایەک یانش لە کۆف شۆپێک بتانیتن بەخۆی بەڕێوەبردننی ئەو مێزە ئەو باڕێکەوە هەیە بەرپرسیارەتەکە وەردەگریتن بتوانانی ئەو خواردنەوە گەرمانە یان ئەو خواردنەوە ساردانە لەسەر شێوازی دروست ستاندارد پێشکەش بە کڕیارەکانی خۆی بکاتن. محەممەد هەموو خەڵکی ڕۆژاوای کوردستان ئێستا لە شاری دهۆک لە ڕێستۆرانتێک کاری گارسۆنی دەکات بەڵام جیاوازی کارەکەی ئەوەیە کە خۆی فێری هوەرێکی جیاواز کردووە لەسەر شووتی و چەندین جۆری دیکەی میوە وێنەی خەڵک دەکێشێتەوە ئەو دەرچووی زانکۆیە لە شام بەڵام خۆی فێری ئەم هوەرە کردووە لەو ڕێگەیەوە خزمەت بە خەڵک دەکات. خطوة أولكي أمي قولك تشيكن أمي نبي تازة باقشكن وأمي فيدي دايرة تشيكن دوراي باقشكن ناقلك جارا شتي وقولي مو تشيكي صناعية خوشة وقتي غلطي كي مو تشيد بي مو تكاري تعديل كي از محمد حمومه خلق روجاوامه افکاری نجی بری 4 سالم دست بکریه بری از لید شغلیم شربت و عصیره و چتی غصه چید کر شامی پشتی اف احتاج چی بیم هات نوی داری دی ساجی ما شغل شربت و واکر بس مسح کروی شغلی نیم دی چتی که گلک جانه كيفهم قال لك في شغلي راه هذا في سعادة مسح قدام وصاوكر بيت اشتغل قال لك زحمته بس ما جاك ممارسة كر حتى عم علي بين وصل بشو ممارسة كر حتى عم علي بين رفيقي مصر بي ام تقال رسمي سر شيكن بس سر سيفا هنا را شتو وصل شنابه بس مو تقاري يقول لك تشتي دي رسمك بشيك شيكي بس رسم لوجو تشتي وصل نسر شتي بي شنابه تشتا صناهي جمن يا باش لوجو قال خوشه دي تشكرنا لوجو قال خوشه بس قال لك جوا ي انسان وقت مو تشيكي يواجه ما واجه قال لك جوا هنا مرة درسنا بي يعني قال لك جوا جانا شتي وقتي از لوجو يجي تشيكم بهتر ساعتك مرة دميني ساعتك وجاي رسمي تشيكمي رسمي شخص يجي تشيكم او حتى 10 ساعات يجي مرة دميني 10 جانا خراد بي جانا زعما مرحلة تالية جانا كيرا من جاوي كتا او البرهي كتا خراد بي عادي سجارة يجي دس بيتكم
خاتونێک لە شاری سلێمانی لەگەڵەوەی کە بینایی چاوەکانی هەر لە منداڵیەوە لە دەست دەدات بەڵام بێهیوا نابێت بۆ گەیشتن بە ئامانجە گەورەکانی. ئەو لە 13 ساڵیەوە خۆی فێری بەرگدووری دەکات، ئێستا بۆ ماوەی 30 ساڵە کاری بەرگدووری دەکات. دەشڵێت گرنگ نییە کە ئەندامێکی جەستەت نەبێت بەڵام بێهیوابوون وا دەکات کە ژیان بکوژرێت. دەڵێت کە بۆ گەیشتن بە خەونەکانتان دەبێت هیواتان هەبێت. سەوزە مار و سەعیدە. من بە مناڵی ئەمرم 4 ساڵ بۆ چاوم لە دەست داوە لە هیچ ئیشێکە لەخوا بە زیاد بێدان نەماوە. هەر لە مناڵیوە یعنی دایکم هەموو جارە باسیە کرد ئەوێت یعنی لە مناڵیوە هەر شتێک یعنی شتێکمان بدایێتە دەستت ئەوێت هەڵتەگەیت هەر کاتێت یعنی داوامان بکردا یەکسەر ئەو شتت بۆ هێناینەوە. یعنی هەر لەخوا بە زیاد هەر بە مناڵیش هەر زیرەک بوومە. دوایی کە گەورە بووم براژنم لە حەوشە لەگەڵ خۆمان نابوو درمانێکت خەیات بوو وەڵا هەر ئەوە 11 ساڵ بوو ئەچمە سەر مەکینەکە خۆڵ ناگریانین ئەوە نەبوو پێی ناخۆش بێ وەڵا بەخۆ فێر درمانکردن بووم. اینجا ئێستاش لەخوا بەزیاد وا 30 ساڵە درمانەکەم بەخوا یەک جار دەرزی چووە دەستما. ئەوەش شەو بوو سەعات 12 بوو لە ڕادیۆ گۆرانێ زۆر خۆشیەوەت وەڵا فکر لای گۆرانەکە بوو دەرزەکە چوو بە دەستما پەنجەماڵ. خەیاتەکە ئەوە نەبوو جاران وەک ئێستا نەبوو یعنی کراسێک دووری کراسێک کوردی 3 دینارت وەرەگرت. ئێ 3 دینار چییە؟ وەڵا هەچەند یعنین بوو بەس هەر باش بوو لەوە باشتر بوو کەوا دەسەوەستان بێت و چاوەڕێی دەست خەڵک بکەی. لەخوا بە زیاد بێت چاوەڕێی دەست خەڵکم نەکردووە. خۆم ئیش خۆم کردووە و بەخوا ماڵشم بەڕێوە بردووە بەخوا ئیش خۆم کردووە. 5 برازام لە دایک و باوکیان لە یەک جیا بوونەوە بەخوا هەر 5 خۆم بەخێوم کرد. ئیش ماڵەوەم ئەکرد بەخوا چێش لێنانم ئەکرد خزمەت ئەو مناڵانم ئەکرد. ئەبیری قماشکە دێتە پێشەوە ئەمە ئەوەی داگرا ئەمە دایگرا 11 تەلەبەم هەیە هەر 11یان نابینان. ئەنجا ئەمەوێت وەکو خۆم فێر خەیاتیان بکەم و لەخوا بە زیاد بێ باشن فێر بوونە. ئەنجا بەس ئەوەی هینە ئێستا لێرەیە کەوا قماشیان بۆ دابین کەم بی بڕم و ئەیدەمە دەستیان بڕینەکەش بازێکیان بڕینەکەش ئەزانن باشن. ئێستا ئالان ئەو دەشتی خان بڕی نەزانێ بازێکیان بڕی نەزانێ بەخوا ئامینە ماشەڵڵا ئەمەنە زیرەکە وەکو خۆم یعنی دوورمانەکە کات یعنی باشن لەخوا بە زیاد بێ تەلەبەکانم زۆر زیرەکەن. خەلیل خەلەف هاوارێکی خەڵکی شنگالەوە ئێستا لە کەم پیاوەڕەکانی چەمشکۆ دەژیت ئەو کاری سەرتاشیە. لەگەڵەوەی کە کاری سەرتاشی کردووە لە دوای شەڕی داعشەوە کاوارێ و کەمپە بووە هەرچی گوێزانە کە بەکاری هێناوە لە کاتی سەرتاشیندا کۆی کردوتەوە. ئێستا ژمارێکی زۆری گوێزانی کۆ کردوتەوە و کێشەکەی گەیشتۆتە 23 کیلۆ کە دیمەنێکی زۆر جوانیشی لە لای دروست کردووە مەشوای کردو هەر لە کارەکەشی بەردەوام بێت.
هیچ کام هایدنا کم پیش وقتی مشغل آواره بین أو فكر مكير از حلاقي كداينم النقطة بري مجوزي جزواني خو نافش مقادي جبر هم ساغلام جبر زارو درباسي بازلام بو مجود داز نافش مقادي بجوي مدولامي وقتی میک چکر از وی دفکیت کما زیگه قوتی كده وی قوتی درجة خاص داتي ما مقادي من از دورام دفکان جبر بی راستي Fornadias, chinês, mate quase. بخودی از روزانه 50 حتی 20 حتی 15 حتی وجا جیب سر از برای خوا لیست شغلم چیت کنش تقریبا عدد 23 4 کیلو دفق من هاین بامه نها وقتی از چیت کم از کم قوتی دست به قوتی درجه خاص داتینم حلاقي رو مصدر رزقي منه معلمي سر في حلاقية أشكر حلاقي شغله وش بر باقي أزلام ماشي هاد شيء كزلام بقى في زلام دورا خو باقش بقى في زلام دورا خو بجيم بقى كزلام بر ديوار في زلام دورا خو بجيم ويك نقارش من دفكيت القاضي جديد يسنا بش مقاضي يك جاري أف تقريبا 1011 از شغلم حلاقي الماجيس حلاقهم جزواني خو الماجي من تابين نقادي فجاونا مزان بشتي داعش هادي كتش نقالدا ما تشوف محل يخوني رشاو تام تغرادي ما نجيبه منداڵێکی تەمان 5 ساڵان مەلەوانێکی زۆر لێ هاتووە بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش دەتوانێت مەلە بکات ئەو تەنانەت دەتوانێت بۆ ماوەکی زۆر لەژێر ئاو بمێنێتەوە حتا بە بەستراویش دەتوانێت مەلەی خۆی بکات و بەردەوام بێت ئەو دەیەوێت لە داهاتوودا ببێتە مەلەوانێکی زۆر باش و بەشداری لە یاریە وەرزشیەکان بکات. گەورە بم ببم بە پاڵەوان بەشداری بکەم بەشداریکەم بیبەمەوە بۆی مەدالیا وەرگرم من مەلا زانم هێنا لە 3 ساڵیەوە هاتووم بۆ مەلا جۆرە مەلا نازانم داسکە مەلا پشتە مەلا دەست بەسراوی ئای دەربەنی خان لەگەڵ فەراشە بۆ قەمەلا هەمیشە توانایەک و کارامەیەشی تایبەتمەندی هەیە کە توانێتی لە ماوەشی کەمە ببێتە یاریزانێکی بە توانای بواری مەلەوانی کە لە دەریاچەکانە و هەروەها لە مەلەوانگەکانە
بتوانێت مەلەی تیا بکە و بە ئاسانی جۆرەکانی مەلە فێر ببێ و چاوەڕوانی ئەوەشی لێکرێت کە لە داهاتووە بێتە یەکێک لە پاڵاوانەکانی مەلەوانی چونکە توانایشی باشی هەیە لە بواری مەلەوانیە. لە ماوەی ڕابردوودا بینەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەرد.